سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو خەڵکە ئازیز و میوان دۆستەکەی کوردستان. من ویستم سوپاسی تەواوی ئەندامان و بەڕێوەبەرانی فێستیڤاڵی شانۆی سەرشەقامی کوردستان و شێوازە ناوازەکەیان بکەم و ویستم سوپاسیان بکەم کە منیان بە شایانی فێستیڤاڵەکەیان زانی و کاتێک کە بانگێشتم دەکەن و من وەک بەشێک لە خۆیان سەیرەکەن. ئەم ڕێزگرتنە بۆ من زۆر بەنرخە و زۆر خۆشحاڵ بووم. هەمیشە دەڵێم و وتومە هەستێکی تایبەتم هەیە بۆ کوردستان و خەڵکە میوان دۆستەکەی کە بەرگەی سەختی زۆریان گرتووە. هیوای باشبوون و باشترین بوونیان لە ئایندەیە بۆ خوازم بۆ تەواوی کوردانی سەر زەوی و بە هیوام لە ئاشتی و خۆشی و ئارامیدا بەبێ ناخۆشی و بە عیشق خۆشی و سەرفرازی بژین. سوپاسی هەمووتانەکەم و هەمووتانم خۆشەوێ و بە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان. سوپاس، زۆر سوپاس.